خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پێکەوەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. لە هەرێمی کوردستان قەیرانەکان لە برێەوەی کەم ببنەوە و بەسەڵەکی سیاسی نێوان هێز و لایەنەکان بتوێتەوە زیاتر بتەوە بێ، زیاتر بەهێزە بێ و قەیرانی زیاتر خرێتە سەر قەیرانەکان. یعنی تا ئێستا لە ماوەی ڕابردوودا زۆر جار وتراوە کە بەهۆی ئەوەی پارەی نەوت نەگەڕاوەتەوە، ئەمە و چیرۆکانەی کە لە ماوەی ڕابردوو گوێمان لێ بووە. پارەی نەوت نەگەڕاوەتەوە بۆیە موچە دابەش ناکرێت، یاخود پارە لە بەغداوە نەهاتووە یان سیولە لە بانقەکانی هەرێم نییە، ئێستا سیولەش پارەش لە بەغداوە هاتووە، بەڵام موچە دابەش ناکرێت. قەرار بوو دەی 6 بڕیار بوو بە پێی بڕیارەکەی محکەمەی فیدراڵی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت، بەڵام پارتی دموکراتی کوردستان کە هێزێکی یەکێکە لە هێزە سەرەکیەکان یان زۆرێک لە جومگەکانی دەسەڵات لای پارتیە بڕیاری داوە کە نەچێتە هەڵبژاردنەوە. دوای 3 ڕۆژ وتیان ئێمە بایکۆتمان نەکردووە، بەڵام مەرجوو کۆمەڵێک داواکاریمان هەیە. ئێستا دۆخەکە بە شێوەیەکە کە دادگای فیدراڵیش باسی لەوە کرد کە ئەوان هەم لە ناوخۆی عێراق و هەم لە دەرەوەش ڕوبەڕووی تانەوتە شەر و لێدوانی زبر بوونەتەوە. تا ئێستا جگەلەوەی ئیتاری تەنسیقی کە پێکهێنەر و پاڵپشتی حکوومەتە پاڵپشتی لە محکەمەی فیدراڵی کردووە. هەروەها سەرۆکی کاتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەم ئێوارەیەش سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوانی لە بڕیارەکەی یان لە کارەکانی دادگای فیدراڵی کرد. هەرێمی کوردستان لە ناو قەیرانانەدا هەنگاو بەرەوشوێ خەڵکێکی ماندووکرا و ماندوو بەدەست بێموچەیی و بەدەست قەیرانەکانە. لە ڕەهەند گفتوگۆی ئەو بابەتە دەکەین بە ئامادەبوون یارێک لە بەڕێزان بەڕێزی واسەی سەلیم ئەندامی مەکتەبی سیاسی حزبی زەحمەتشانی کوردستان هاوکات چاودێری سیاسی لە شاری ڕەواندزەوە لەگەڵمانەوە بەڕێز شیرین یونس ئەندامی خولی پێنجەمی ئەنجومەنی نوێنەرانی پەرلەمانی کوردستان. شیرین خان یەک ویستم بدنێرمە بەغدا و هەروەها کەمێکی تر ڕێژیار ساڵح ڕایشکاری یاسایی لە هەولێرەوە لەگەڵمانە بێ. خاتوو شیرنیش لە ڕانەی دەواازەی ڕاپەڕینەوە. کاک هیوا ئەگەر یان هەڵسەنگانێک یان شەنوکەوێک بۆ ئەو 2-3 ڕۆژە ئەو حەدەسانی لەو 2-3 ڕۆژە ڕووی داوە یان لە ڕۆژی دووشەمەوە تا کۆمڕۆ کە پارتی دموکراتی کوردستان باسی لەوە کردو کە ناچنە هەڵبژاردنەوە، ئەمە دۆخی هەرێمی کوردستان بەکوێ بە بەو بێموچەیە بە وەزع و حاڵ و گوزەرانەوە؟ سڵاو بۆیەوە کاک زانا، جژنی نەورۆز لە تەواوی گەلی کوردستان پیرۆز بێت. ئومێدمان دەکرد ئەم جژنە جژنی خێر و خۆشی بێ، جژنی پڕبەرەکەت بێ، جژنی یەکریزی نیشتیمانی بێ، جژنی خۆشگوزەرانی خەڵکی کوردستان بێ. لەبەرەوەی جژنەکە هاوکاتە لەگەر مانجی ڕەمەزانی پیرۆز. بەڵام مخابن ئەوەی کە لێمان نەدی هەموو مێدانە بوون کە ئەویش بە هۆکاری قەیرانە سیاسیەکان خەڵک بە گیرفانی بەتاڵەوە پێشوازی لە جژنی نەورۆز کرد. ڕووداوەکانی هەفتەی ڕابردوو لە کاتێکدا بوون کە ڕێو شوێنەکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن بۆ پێشکەشکردنی هاوپەیمانی سیاسی و کیانی سیاسی و تەنانەت دەبوایە دوێنێ پێنجشەممەش دواوادە بێ بۆ پێشکەشکردنی ناوی بربژێرەکانی هەڵبژاردننی خوری شەشەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. لەپەر ڕووداوێک کاتە پێش ئەویش یەکێ لە هێزەکانی دەسەڵات بە دەرکردنی بەیاننامەیەک تقریبەن ئەو ڕێو شوێنانەی پەک خست، بۆیە بینیمان کۆمیسیۆن چەند کاتژمێرێک بەر لە وادەی کۆتایی هاتنی پێشکەشکردنی بربژێرەکان وادەکەی درێژ کردەوە بۆ 28/3. هەر ئەو ڕووداوە هەر بیانوێکی هەبێت نەدەبوو ببێتە هۆی ئەوەی کۆسپ لە بەردەم هەڵبژاردن دروست بکە. تۆ خۆمان دەزانین ئەو هەڵبژاردنە لە دەبواە ساڵێک بەر ئێستا ئەنجام درابە ئەنجام نەدرا و دواخستنیشی بەڕاستی زۆر بە قورس لەسەر ئەزمموی سیاسی هەرێمی کوردستان دەکەوێت. لەبەرەوەی قورسیەکە چییە؟ کاریگەریەکەی چییە بەڕێز کاکسەیەتیوە؟ کاک زانایمە دەزانین لە خولەکانی ڕابردووش پەرلەمان زۆربەی کات یەک خولی نەبێ لە کاتی خۆی هەڵبژاردننی ئەنجام نەداوە، بەڵام ئەوەی ئەم جاریان زۆر جیاوازێ. ئێمە دەزانین
دادگای فیدراڵی لە 35 بڕیارێکی دەرکرد ئەویش بە ناشەرعیبوونی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان. واتە ئێستا لە کوردستان گەورەترین موەسسەی تەشریعی کە پەرلەمانی کوردستانە بوونی نەماوە. حکوومەتەکە ئەو کابینە وەزاریە ئێستا بۆتە کاربەڕێکەر تاکە دامەزراوە کە تا ئێستا بتوانێت بڕیار بدا و هەماهەنگی لەگەر کۆمیسیۆنی باڵا دەربکە دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمە. سەرۆکایەتی هەرێم بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تا ئێستا 4 مەرسومی سەرۆکایەتی دەرکردووە. دەبواە بەپێی ئەو مەرسومە لە دەی 6 کە جاری چوارەم بوو هەڵبژاردن ئەنجام بدرێت. واتە ئەوە کۆسپ لە بەردەم مەرسومی سەرۆکایەتی هەرێم دروست دەکات، تەنانەت وا دەکات ئەوەی ئەو بڕە شەرعیەتەی کە ئێستا لە هەرێمی کوردستان ماوە ئەوەش لە دەستمان بچێ و خەونی نیارانی ئەزمموی سیاسی هەرێمی کوردستان بێتە دیکە ئەو ئەزممونە لەبار بچێ. بەترسیەکە لەوەیدایە بۆیە بەرژەوەندی حزبی هەر لایەنێک لە چدا بێت دەبووە بەرژندە باڵاکە ڕەچاو بکەین ئەویش ئەوەیە هەڵبژاردن لەو وادەیە کە دیاری کراوە. کاکیوە هەمووی یان زۆرێک لە خیتاب و بەیاننامەی حزبە سیاسیەکان هەر کاتی قساکەم باز لەوەکەن کە بڕیارەکەیان بەهۆیەوە بۆ کە گەلی کوردستان و هەرێمی کوردستان نانەوێ مەسەلەن پارتیە لێ ناوێت چۆک دابدا بۆ بڕیارەکانی سیاسەکانی محکمەی فیدراڵی. مەسەلەن یەکێتی نیشتیمانی کوردستان کە بڕیاردا لێمە لەبەرەوەی ئێمە نامانەوێت کە چیتر تاکە حزبی هەبێ لە پێناو ملەتی کوردە. ملەتیشەوە حاڵەتی بەڕاستی کامە بڕیار لە بەرژەوەندی باڵای گەلی کوردستانە ئەنجامدانی هەڵبژاردن و دروستکردنەوەی شەرعیەت بۆ هەرێمی کوردستان یان بایکۆتکردنی. بەدڵنیاییەوە ئێمە لە حزبی زەحمەتشانی کوردستان هەر لە سەرەتاوە لەگەر ئەوە بووین لە وادەی خۆی هەڵبژاردن ئەنجام بدرێت. دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان گومان لەسەر ڕاستی و نەزاهەتی هەڵبژاردنەکان دروست دەکا و شەرعیەتیش دەخاتە ژێر پرسیار. کاتێک کە هەڵبژاردن نەکرا لە وادەی خۆی بەڕاستی دەبواە ڕێکەوتنێکی سیاسی کرابایە بەداخەوە و ڕێکەوتنە سیاسیەمان نەبینی تا ئێستا لە کوردستان. لە ئێستادا بارودۆخی ژیانی خەڵک بەڕاستی هێندە خراپە، هێندە خەڵک لە دەست نەهامەتی دواخستنی موسە دەناڵێ، پرسی شەرعیەتیشی بێتە سەر ئەمە بەڕاستی دەبێتە کارەساتێکی زۆر گەورە بۆ خەڵکی کوردستان و تەنانەت لە کێشەی موچەشەوە ئەگەر پەرلەمان نەمێنێ ئەگەزمموی سیاسی نەمێنێ بەڕاستی ئەمە قەیرانەکە ئالۆستر دەبێت. ئەگەر چی ئێستا زۆرێک لە هاوڵاتیانی خەڵکی کوردستان هێندە بێزارن، یعنی ئەوان پێیان وایە هەرێمەکە بکرێتە قوربانی تەنانەت ژیانیشیان هیچیان لەبەردڵ نییەوە وەکو کاردانەوە وەکو سیاستێک کە ئێستا جێبیستی دەبین لەلایە خەڵکەوە. خەڵک هێندە بێزارە، هێندە بێتاقەتە، تەنانەت هەموو لایەک دەزانین لە ماوەی 6 مانگ تاکە یەک موسەی وەرگرتووە. بۆیە بەلایەنەوە مهم نییە ئەزمموی سیاسی چی بەسەر دێ، بەڵام لایەنە سیاسیەکانەوە دەبێت ڕەچاوی ئەوە بکەن لە دەستدانی شەرعیەت، لە دەستدانی ئەزمموونێکە کە بە خوێن و پێکۆشانی خەڵکی کوردستان بەدەساتوە، بۆیە دەبێت هەڵبژاردن لە کات خۆی ئەنجام بدرێت. زۆر باش کاکیوا گەڕێمەولات ئەخات و شیرن ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز پەرلەمانتار بووی، خەڵک داوای موچاکە گلەی لە یەکێتی و پارتیش هەیە، مەسەلەن بۆ دۆخەکە بەوە گەیشت لە کاتێکدا قەرار بۆ هەڵبژاردن بکرێ، هەڵبژاردنەکەش پارتی دموکراتی کوردستان ئەڵێ ئێمە ناچینە هەڵبژاردنەوە و ڕەنگە کێشە بۆ هەڵبژاردنێک دروست بکە، گەرچی تا ئێستا یەکێتی و لایەنەکانی تر ئەڵێن ئێمە بەشداری هەڵبژاردنەکەی. بۆ چوونی بەڕێزت بەرامبەر ئەو قەیرانانە؟ سەرتا سڵاو لە تۆ و لە بینەرانی کورسان جژنی نەورۆز لە هەموو گەلی کورد پیرۆز دەکەم. بەڵێ ئێمە وەکو جەنابی سەرۆک چیەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک بافڵ گوتی ئێمە پشتیوانی لە دادگای فیدراڵ دەکەین بۆ ئەوەی هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت کە هەرچەندە لە کاتی خۆیدا نیە زۆر تاخیر بووە. ئێمە لە سەرەتاوە پێش وادەی تەواوبوونی پەرلەمان کە ئێمە لە پەرلەمان بووین و پەرلەمانتار بووین لەوێ و داوامان کردووە، داوای هەمواری یاسایەکەمان کردووە، داوامان کردووە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە دەست پێشخەر بووە بۆ ئەوەی
هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت بۆ ئەوەی بتوانین لەو قەیرانەی کە ئێستا خەڵک بەداخەوە تووشی بۆ لەو نەهامەتی کە تووشی بۆ بە 3-4 مانگ موچەیەک نادرێ و ساڵ لای حکوومەتی هەرێم بووە بە 10 مانگ و بە 8 مانگ و ئیتر بە کەیفی خۆیانە. بۆیە ئێمە داوامان کردو هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت کە نەکراوە دووبارە ئێمە هانامان بۆ دادگای فیدرال بردو بۆ ئەوەی هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت. ئێمە لەگەڵ ئەوەینا کە هەمواری یاسای زۆر داوامان کردوە بە بەردەوامیش لە پەرلەمان داوای هەمواری یاساکەمان کرد کە داوای هەمواری یاساکەمان دەکرد دیار بوو پارتی دیموکراتی کوردستان لە زەرری ئەو بوو نەیدەتوانی چونکە هەمیشە پارتی وای کردو هەر شتێک لە بەرژەوەندی حیزبەکەی خۆی نەبێ میلەتی کوردی لا گرنگ نییە بەداخەوە. ئەوان هەمیشە وایان کردووە ئەوەی کە ئێستا ئەو قەیرانەی کە ئێستا خەڵکی هەرێمی کوردستان تووشی بووە ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان وای کردووە بەرۆکی خەڵکی هەرێمی کوردستانی گرتووە. ئەوەی بەڕاستی نەی حکومڕانیە بۆیە من داوا لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەم ئەو جارەی چونکە ئێمە لە ناو پەرلەمانی کوردستان هێزی یەکەم نەبووینە تا بتوانین گوزەرانی خەڵک و مافی خەڵک بەدەست بهێنین. داوا دەکەم ئەو جارە هەل بە سەرۆک بافڵ بدەن بۆ ئەوەی بتوانین کە هەرچی لەو ڕۆژەی کە بووە بە سەرۆکی چێتی نیشتیمانی کوردستان هەر قسەیەکی کردوویەتی قسەکەی گەیاندۆتە سەر و نکۆڵی لێ نەکرەوە هەمووشی لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان بۆ کردوێتی. بۆیە ئێمە باجمان بە خۆمان و بە حیزبەکەمان و بە کەوادرانمان داوە بۆ ئەوەی بتوانین خۆشگوزەرانی بۆ خەڵکی هەرێمی کوردستان بێنین. بۆ یەکێک زاناوی کە دەیبینین ئەو حکومڕانی پارتی کە دەیبینین نازانین خۆیان هەستی پێ ناکەن یان هەر نایانەوێت دەیانەوێت خەڵک وەکو کۆیلە بژیە. تەماشا دەکەی هیچ ڕەمەزان هات ئەوە جەژن دێت ئەوە نەورۆز هات شیرین خان ئێوەش بەشدارن لەو حکوومەتە بۆچی ئێوەش مەسەلەن لە مەسەلەی موچەدا بەشدارن بۆچی قەرارێکی واضح یان ڕاشکاو نادرێ بەرام بۆ خەڵکی کوردستان؟ کاک زاناجان ئێمە لەبەرەوەی لە پەرلەمانی کوردستان ئێمە نەمانتوانیوە هێزی یەکەم بین ئەوان جگەلەوەی کە هێزی یەکەم بن 11 کورسی کۆتای پارتیان هەبوو یعنی ئەوان بە بەردەوامی هەموو شتەکانیان هەرچی ئێمە داوان بکردا بۆمان نەدەڕۆشت لە ناو پەرلەمان نەمان دەتوانی هیچ یاسایەک وەکو خۆی بەر نەمان دەتوانی داوای مەسەلەن سەرۆکی حکومەت کەین بێتە ناو پەرلەمان داوای هیچ کەسێ لەبەرەوەی ئەوان زۆری نەبوون ئەوان بە زۆرینەی دەنگ بە زۆرینەی ڕەها قەراریان دەدا بۆیە ئێمە هەمیشە لەگەڵ ئەوەش بووینەوە یەکێتی نیشتیمانی کوردستان من لە زۆربەی مقابلەکانم گوتومە ئەوە مامجەلال بوو مافی پێکهاتەی هێنا ناو هەرێمی ناو پەرلەمانی کوردستان و پێی گوتن ئێوە دەبێ نوێنەرایەتی خۆتان بکەن بەڵام بەداخەوە کۆمەڵک نوێنەر هاتنە ناو پەرلەمانی کوردستان لە پێکهاتەکان لە کورسی کۆتاکان نەیان توانی نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆیان بکەن بەڵکو خەڵکی پێکهاتە دەبێ ئەو واقعە بزانێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لەگەڵ یعنی پێکەوە ژیانە لەگەڵ ئەوانەیە کە پێکهاتەکان هەمومان بەیەکەوە بتوانین لە هەرێمی کوردستان دەست لە ناو دەست بۆی بتوانین خەڵکی هەرێمی کوردستان خۆشگوزەران کەین نەخێر ئێمە ئەو پەڕی پشتیوانی پێکهاتەکان دەکەین بەڵام تکایان لێ دەکەین دەمانەوێت ئەوان نوێنەری ڕاستەقینەی خۆیان بنێرن بۆ ناو پەرلەمان دەبێت پێکهاتەکان داوای یاسایی لەسەر نوێنەرەکانیان تۆمار بکەن کە کاکزانە دەبێت پێکهاتەکان داوای یاسایی لەسەر نوێنەرەکانیان تۆمار بکەن کە تا ئێستا نوێنەراتی پێکهاتەکانیان نەکردووە بەداخەوە هەموو مافی پێکهاتەکانە ناو پەرلەمانی کوردستان فەوتا بە ئیش نەکردنی ئەوان بە پارتی بوونی ئەوان بە دەستباری پارتی لەگەڵ ئەوان بە هەموو ناحەقێکی لە ناو پەرلەمان جێبەجێ دەکرا دەستباری ئەوان بوون و دەچوون لەگەڵ پارتی خۆیان یەک دەکرد بەداخەوە پێکهاتەکان هەموو پێکهاتێک وەکو خان ئێستا ئەوەی کە هەیە ڕوبەڕووبوونەوەی بڕیارەکانی محکەمی فیدرالی لەبارەی موچە مەسەلەن تەوتینی موچە خۆرانی هەرێمی کوردستانێکێکە لە بڕیارەکانی محکەمی فیدرالی چوار بازنەی هەڵبژاردنێککە لە بڕیارەکانی محکەمی فیدرالی ئەو میکانیزمەی کە دای ڕشتووە ڕوبەڕووبوونەوەی لە هەرێمی کوردستان باجەکەی چی دەبێت یان مەترسەکەی چی دەبێت چ مەترسیی تر بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان دروست دەکات؟ کاکزانە من نەیزانم پارتی هۆکاری چییە کە
ناڕازیە بە بڕیاری دادگای فیدرال کە دادگای فیدرال یەکێک لە هەرە بڕیارە باشەکان ئەوەیە کە کراوە بە چواربازنە هەموو نوێنەرێک لە شار و لە پارێزگاکەی خۆی نوێنەرایەتی ئەو شوێنە دەکات لە ناو پەرلەمانی کوردستان و ئەوەی کە مەبەستیانە ناتوانن تەزویر بکەن یان ناتوانن بە ناحەقی بچن ئەو دەنگانەی کە هەیەە دەنگەکان سوتاوە بۆیە ئەوە ڕاستەقینەی هەرێمی کوردستانە ئەوەی دادگای فیدرال ئەو بڕیاری دەری کردووە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە بەڵێ دادگای فیدرال موچەمان بۆ هاتووە کوا موچەکانی هاتون بۆ هەرێمی کوردستان بۆچی دابەشی ناکەن بێزەحمەت سەرۆکی حکومەت دانیشتووە لەسەر چیای ئاکرێ ئاگری چۆن بە چ چاوەڕێک ئاگری نەورۆز دەکاتەوە کە خەڵکەکەی برسیە کە خەڵکەکەی نان نییە بیخوات خەڵکەکەی بۆ ڕەمەزانە ناتوانێت ئێوارەیەک خواردنێک بەرێتەوە بۆ ماڵەکەی خۆی یعنی من نازانم چاوەڕووی چیان هەیە بەچی یعنی سەرزەنشتی دادگای فیدرال دەکەن یاخود هەڵدەگەڕێنەوە لە دادگای فیدرال چیان بۆ گەلی کورد کردووە ئادەی لە سایسەری ئەوانەوەیە کە ئێمە وەکو هەرێمی کوردستان بووینە قوربانی و خەڵکی هەرێمی کوردستان بوو بە قوربانی بڕیارە هەڵەکانی پارتی کە سواری قسەی خۆی دەبێت و ناتوانێت لە قسەکە هەڵەکانی خۆی یعنی بێتە خوارێ ئەوەی کە پارتی بەگەلی کوردی کردووە تەمە نادەکەم خەڵکی هەرێمی کوردستان لە هەڵبژاردننی ئەو جارە ینی باجی پارتی بدە پارتی باجەکەی پێ بدەن و پێیان بڵێن نەخێر ئێوە بە کەڵکی حکومڕانی نایەن ئەوە ئێوە بوون خاکتان فرۆشتەوە ئێوە بوون پەرلەمانی کوردستانتان گرتە جێی دەبابەکانی حکوومەتی بەعز ئەوە ئێوە بوون نەتانتوانی لە سایسەری ئێوە و ماڵە بارزانەوە نەمانتوانی وە حکومڕانیەکی باش بدەین و خەڵکی هەرێمی کوردستان خۆشگوزەران بکەین بەداخەوە زۆر باش شیرخا گەڕێم وڵات کاک هیوا لە ئێستادا کەمێک پێشستا و لە ئێستای کورسات نیوزدا هاوکارانم هەواڵی ئەویان هەبوو کە مەسەلەن لەشکرکێشی زەمینی و ئاسمانی لە منتیقەی ئامێدی دەستی پێکردووە و لەلایەکی تر ئەوانەی کە پێشتر کردمە پرسیار بۆ جەنابەت هەرێمی کوردستان بەم هەموو قەیرانەوە بەرگە ئەگرێت ئێستا مەسەلەن ئەوەی کە تێبینی ئەکرێ لێدوانێکە یاخود بڵاوکراوێکی فەیسبووکی وتەبێژی حکوومەتە نازانرێ کامەیە ڕسمیە نەڕسمیە بەڵام باز لەوە کە ئەوان بڕیارە ینی هەتا لە تەلەڤیزۆنی فەرمی سەرۆکی حکوومەت ئەڵێ بڕیارە نادەستوریەکانی محکەمە نافیدراڵیەکەی هەرێمی کوردستان بەم بارە قورسەوە بەم هەموو قەیرانەوە هەرێمی کوردستان ئەگاتە کەنارێکی ئارام کاک زانە دوو بابەت هەیە بابەتێکیان بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان زۆر خراپە بارودۆخی ناوخۆی ئەگزار خراپە متمانەی خەڵک بە ئەزمموی سیاسی لە ئاستی هەرە نزمدایە و دەستوەردانی دەرەچی هەیە فشارەکان هەیە وڵاتانی ئەقلیمی دەیانێت ئەو بارودۆخا بقۆزنەوە بۆ بەرژەوەندەکانی خۆیان دەوڵەتی تورکیا دەستی بە جموزۆڵێکی گەورەی دیبلۆماسی کردووە لەگەر عێراق و ئێران بۆی کە پەلاماری ناوچەکە بدا و شوێنی زیاتر داگیر بکە و شەڕی گەڕیلاکانی بەکەکە بکات دەبیان و بۆی بێت بەشێکی تری خاچی کوردستان چکە بەشێکی داگیر کردووە بەشی زیاتری خاچی کوردستان داگیر بکات دەسوەردان دەکات لە پرۆسەی سیاسی لە کەرکووک تا ئێستاش شارەکانی تورکیایە ناڵێ پێکاتەکان دوای هەڵبژاردننی شارەوانیەکان بسازێن دەزانین پارێزگای کەرکووک دوایین پارێزگایە تا ئێستاش بەپێی ئەو دەرەنجامانە نەتوانوان راوە ڕێک بکەون هەموو ئەو دەستوەردانانە هەموو ئەو وەزع خراپەی ناو خۆمان خراپی ژیان و گوزەرانی خەڵک وامان پێ دەڵێ کە موژدەی خێر بۆ هەرێمی کوردستان نییە ئەوەی کە دەگوزارێت تا ئێستاش بەڕاستی منیش ڕاگەیەندراوەکەی قسەکەری حکوومەتم بینی یعنی بەو زۆرە و بەو نەفەسە قسەکردنا ئیتیهامکردنی خەڵکێک کە بەشدارە لەگەر لە دەسەڵات قسەکردن لەسەر دامەزراوێک پێی دەوترێت دادگای فیدراڵی کە خۆمان دەزانین لە چەند ڕۆژی ڕابردوو دادگا بڕیاریش کەی دەرکرد بۆی کە هەر کەسێت تەشیری بکە ڕوبەڕووی دادگای دەکاتەوە ینی تێبینی هەرچی بێ لەسەر دادگای فیدراڵی ئەوان دەیانتوانی لە ڕێگا ئوسوڵی و قانونی و دەستوریەکانەوە ڕوبەڕووی دادگای فیدراڵی بنەوە دادگای فیدراڵی بە دەستور ڕێکخراوە هەرێمی کوردستان دوو نوێنەری هەبووە نوێنەرێک پارتی دیموکراتی کوردستان
کە چەند ڕۆژێ ڕابردوو شایەوە لەو دادگایە نوێنەری دووەم نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و کاتی خۆشی بە پێی ئەو سازانە ئەوان ئەو دادگایە پێکاتووە کە پێکاتەکەی لە جۆرە و جۆرە لە پێکاتەی مەذهبی و نەتەوەی لە عێراقدا تێبینی هەیە دەکرا لە ڕێی پەرلەمانەوە یاسایەک ئاراستەی پەرلەمان بکرێت کە ئەوان خۆشیان بەشێکن لە ئەو تشکیلە سیاسی کە کابینەکەی محەممەد شیع سوودانی پێکهێناوە لە ڕێی کابینەی وەزاریەوە ڕۆژە یاسایەک پێشکەشی پەرلەمان بکەن هەموو تێبینەکانی خۆیان لەسەر یاسای دادگای فیدرالی بخەنە ڕوو نەک لەوە زیاتر بۆی میلەت بازی ئەو جۆرە سیاسەتانە نەدات یعنی بەو شێوە مامەڵەکردن لەگەر دامەزراوەیەک بەو شێوە تەشیرکردن بەوەی کا خەڵکێک ئەگەر پێی خۆش بێت بڕیارێک لە دادگای فیدرالی دەرچووە بە تایبەتیش پرسی تەوتینی موچە وڵاتیان کە پێیان خۆش بۆ ئیتر ئەو خەڵکە دەبێت ئیتهام بکرێ بە خائین و بەوەی کە دژی هەرێمی کوردستانە ناپێچەوانەوە بەڕاستی هەرێمی کوردستان پێویستی بەوەیە کێشەی خەڵک چارەسەر بکە نوێنەرانی هەرێمی کوردستان لە بەغدان پەرلەمانتاری لێیە سەرۆک کۆماری لێیە وەزیری و جێگیری سەرۆک وەزیرانی لێیە لە پشتی پارتی لێ یەکێتی لێنەوەی نوێ و یەکگرتووی لێیە دەکرێت ئەوان دانیشن کۆ بنەوە بۆی ئەو بارودۆخە دیراسە بکەن دەتوانن چی بکەن بۆ هەرێمی کوردستان بەوە دەتوانن مافەکانی هەرێمی کوردستان بجێڕنەوە نەک بە تەشیر و بە ئیتیهامکردنی خەڵکێکە بە بڕیارەکانی دادگای فیدرالی خۆشحاڵ بێ کە من پێم وایە ئەویان نەتیزەیە لەوەی تۆ نمونەیەکی جوانت لە حکومڕانی لە هەرێمی کوردستان پێشکەش نەکردووە خەڵکت ئاسوودە نەکردووە بە بڕیارەکانت خەڵک خۆشگوزەران نییە خەڵک دەبێنێ نائەدالەتی هەیە خەڵک دەبێنێ گەندەڵی هەیە خەڵک دەبێنێ ئەوان خۆیان دەسەڵات لە ژیان و گوزەرانێکی یەکزار خۆشدان و کەس و کاری ئەوان مشکلەی موچەیان نییە هاوڵاتی بەو ڕەمەزانە من دەیان کەسم بینیوە خەڵک هاتووە ینی قوتی ڕۆژانەی پێدابین ناکرێت بەدەیان دوکاندار ئەو مانگە نەیانتوانیوە کرێی دوکانەکانی خۆیان دابین بکەن ئەو شارەی من لێم ڕیپۆرتاژێکی تەلەڤیزیۆنی ڕوودا و دەڵێ 120 دوکاندارەکانی خۆیان داخست لەبەرەوەی ناتوانن کرێی دابین بکەن ئەوە بوو هەموو شارەکانی تریش ڕاستە لە زاخۆوە تا خانەقین ینی خەڵک لەو پەڕی ژیانی خراپدایە خەڵک بەڕاستی قوتی ژیانی پێدابین ناکرێت خەڵک ناجی خەڵک بەو ڕەمەزانە ناتوانێت چیلۆی گۆشت بۆ هاوڵاتیانی بۆ ماڵ و منداڵی خۆی بباتەوە هەموو ئەوانە گرفتی گەورن دەبێ ئەوان بیر لەوە بکەنەوە ئەو گرفتانە چۆن چارەسەر دەکرێن نەک ئەوەی تۆ بێی بە تەشەنووزەوە بە ئیتیهامکردنی خەڵکەوە خەڵکێک کە بەڕاستی بڕۆ ئێمە ئەو ڕۆژەش بە شاندی پارتیمان گوت ئەگەر ئێستا مایکی تەلەڤیزیۆنەکان بچێتە ناو هاوڵاتی لە نێوان ئەوەی کە ژیان و موچە و یان ئەوە تا هەرێمی کوردستان بە تەکید خەڵک تووشی وەزعێکی هێندە خراپ بووە ژیان و موچە هەڵدەبژێرێت کە بەڕاستی ناژی بۆ ناحەقی نییە ژیان هەر کەسێک مافی ژیانی هەیە مافی ئەوەی هەیە خۆش بژیت بەڵام کە دەبینێت یعنی نائەدالەتی هەیە کە دەبینێت خەڵکێک لە تەبقەیەکی زۆر بەرز ژیان و گوزەرانی باشە خەڵکیش قوتی ژیانی نییە ئەوە بەڕاستی ناچارە دووشی ڕەتفعل دەبێت تەنانەت پیرۆزیەکانیش دەخاتە ژێر پێی خۆی خۆمە چەند جار بینیمان کە سوکاری شەیدانمان بینی لە هەڵەبجا کاردانەوەیان هەبوو بەرامبەر بە وەزیرێکی حکوومەتی هەرێم لە بادینان بینیمان خەڵک دەبینی ڕۆژانە لە میدیاکان چەندە نیگەرانە بۆ بارودۆخە هەموو ئەو نیگەرانیە ڕێگەی ڕاست کامەیە کاکسەی دیوە ڕێگەی ڕاست کامەیە لە کاتێک بەڕێز زووتت کە وەزیری خارجیە مەسەلەن کورد بەگشتی لە چوارچێوەی لە ئیتاڕی تەنسیقی چوارچێوە مانجی بەشدارە ینی بۆچی ئەم بارگرانایی و ئەو شکڵیاتە لە ئەعلامەوە شەڕی عێراق دەکەن هەر بەڕاستی ئەو مۆدێلی سیاسەتکردنی ئێستا داماوە ڕێگای دروستەوەیە شەڕەکە بە کاراکتەرە ڕاستەقینەکان بکرێت نەک بە خەڵک بکرێت نەک بە قوتی خەڵک بکرێت ڕاست دەکەن نیگەرانن لە سیستمی سیاسی عێراق بابێن بکشێنەوە بە وەزیر و بە جێگری سەرۆک وەزیران و بە پەرلەمانتارەکان ئەگەر ڕاست دەکەن بەغدا غەدرمان لێ دەکات بۆ ناتوانن ڕێگری لەو غەدرە بکەن بۆ جێگری سەرۆکی پەرلەمان ئی کووردە جێگری سەرۆک وەزیران ئی کووردە وەزیری دەرەوە کووردە سەرۆک کۆمار
کوردە بۆ لەوێ ناتوانن ڕۆژێک دانیشتن بەیەکەوە هەموو پێکاتەکان هەموو هێزە سیاسی کوردستانیەکان بڵێن ئەو بارودۆخە چیتر لەوە زیاتر قبول کراو نییە. خەڵک تەماشا دەکات دەڵێ کاکە موسەی خۆیان مسۆگەرە موسەی باش وەردەگرن تەنانەت ئەوانی پێشتریش لە سیستەمی سیاسی لە سەردەمی مەسی حکومەوە بگرا تاخو لە ڕووکانی ڕابردووی پەرلەمان لەوێ وەزیر و پەرلەمانتار بوونە بە بەردەوامی لەوێ بەڕێک پێچی موچەیوان لە بەغداوە دێتە سەر هەژمارە باقیەکانیان بۆ بۆوان حەڵاڵە بەڵام بۆ هاوڵاتیە کە داوا دەکا بەغدا ڕاستەخۆ موسەکەی بۆ بنێرێ کاکیوە یعنی ئەوەی دروست بەڕاستی لەوەدایە دەبێ هەر کەس بزانی شەڕی بەغدا چێ دەیکا شەڕەکە ئێستا پێم وایە لە دەست نوێنەرانی هەرێمی کوردستانە لە بەغدا دەبێ ئەوان بە وەرکەی سەرشانی خۆیان هەڵسن. بەڵێ تا ئێستا 2 جار بۆ 3 جار سەرۆک کۆماری عراق لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی دادوەری عراقی کۆبووتەوە مەسەلەن حتا دوێنێ ئەخیر کۆبوونەوە بووە بەڵام بڕیارەکانی محکەمەی فیدراڵی حتمین ینی خۆت لای جەنابەت معلومە لەولاوە مەسەلەن جەبهە دروست دەکرێت مەسەلەن خەڵکێک ڕاستپێرن قسە بە سەرۆک کۆمار بڵێ مەسەلەن ئەوەی کە بڕێزە دەڵێ ڕێگە ڕاستەکە ئەوەیە کارکتەرە حەقیقیەکان یان کارکتەرە دیارەکان شەڕە قانونیەکە بکەن یان شەڕە دەستوریەکە بکەن بەڵام خەڵکی بۆ ڕاستپێرن مەسەلەن تۆ دێی لە لایەکی تر ئەڵێ وەرە یەکریزی و تەبایی هەبێ مەسەلەن بە لێدوانێک تێچێدەن ئەم تێکدانە بەڕاستی من وەکو ڕۆژنامە نووس ناڵم شۆکم لەبەرەوە هەرێمی کوردستان شتێکی تیانەماوە شۆکبی بەڵام یعنی بەڕاستی بۆچی و هەموو ئاڵۆزیە لە سەرشانی خۆدوتەنی لە سەرشانی میلەتێکی ماندوو هێژار و زوڵم لێکراوە. کاکزانە من زۆر جار لەو کەناڵی ئێوە و تەنانەت لە کەڵانەکانی تریش ئاماژەم بەو خاڵە کردووە هەتا هێزە سیاسیەکان هێزە باڵادەستەکان هێزە دەسەڵاتدارەکانی هەرێم کەسایەتی تەنانەت سەربەخۆکانیش ڕۆژنامە نووسان دەرک بە مەترسی ئەو قۆناغە نەکەن بڕوا دەکەم حاڵی ئێمە لەوە خراپتر دەبێت. ئێمە من ئاماژەم پێدا هەرێمی کوردستان لە بەردەم کۆمەڵێک ئاڵانکاری زۆر گەوردەیە تەدەخولی دەرەچی هەیە لە ناوخۆ کێشە لە نێوان هێز و لایەنە سیاسەکان هەیە خەڵک بێمتمانەیە لە دوایین هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق نسبەی بەشداری نەگەشتە سەتاسی هەموو ئەوانە دەبێت هیەوەن هەڵوەستەی زۆر جدیان لەسەر بکرێت خەڵک چیتر تەحملی ئەو بارودۆخە ناکات دەبێت هەموو لایەک ئەوە بزانن دەبینین کاتێک هاوڵاتیەک دەرفەتی بۆ دروست دەبێت قسە بکات یعنی ئەو هاوڵاتیە چەندە پڕە چەندە بێزارە چەندە نیگەرانە هەموو ئەوانە چی وای کردووە ئەمانە نەتیجەن دەبێت دەسەڵاتدار هێزی دەسەڵاتدار ئەمە بخوێنێتەوە خەڵک بۆ بێزارە بۆ ناڕەتە خەڵک بۆ نیگەرانە خەڵک لەبەرەوەی ناژی خەڵک لەبەرەوەی بێمتمانە بووە خەڵک لەبەرەوەی نەعەدالەتی دەبینێت خەڵک لەبەرەوەی گەندەڵی زۆر دەبینێت هەموو ئەوانە بەڕاستی دەبێت لە ناوخۆی خۆمان چارەسەر بکرێن بکە هەنگاوی بۆ بنێ ئەجینە بارودۆخە لەوە خراپتر دەبێت کە ئێستا هەیە. باش ئەگەر ڕێمەولات کاک دکتۆریوە شیرین خان یعنی ئەومانە و پرسیاری لە کاک دکتۆریوام کرد ینی باشە بۆچی دروستکردنی ئەو هەموو قەیران و ئاڵۆزیە بۆ بەڕاستی من لە هەموو هێز و لایەنە سیاسەکان کاتێک گفتوگۆمان لەگەڵ کردوون لێرە باز لەوەکەن یەکریزی تەبایی پێکەوەی دەتوانێت کێشەکان چارەسەرکە بەڵام هەر کاتێک نزیک بوونە تەنانەت یعنی دەرفەتی نەورۆزیش کە نەورۆز با وای دارین مەسەلەن ڕۆژی سەرکەوتنی مەسەلەن ئەتوانین وە تەوزیفی بکەین لە هەرێمی کوردستان بۆچی بەو شێوەیە لێدوان لە دوای لێدوان بەیاننامە لە دوای بەیاننامە هەڕەشە لە دوای هەڕەشە ئەمانە چ خزمەتێک بە خەڵکی کوردستان و قەواری هەرێمی کوردستانەکات. طبعا تازە کاکیوای شارەتی بە شتێکدا کە گوایە قسەکەری حکومەتی هەرێم من ناڵم قسەکەری حکومەتی هەرێم من دەڵێم کۆیلەیەکی پارتی کۆمەڵێک قسەی کردووە ئەمڕۆ کە وەڵامێک دراوەتەوە من نامەوێت قسە لەسەرەوە بکەم چونکە هەمیشە حەزم لەوە نەبووە وەڵامی کۆیلەکان بدرێتەوە ئەوانە گە ڕاز دەکەن خاکفرۆشی بۆ کەسیان نەهێشتۆتەوە خاکفرۆشی ئەوانن خاچیان فرۆشتووە ئەوانن خەڵکی هەرێمی کوردستانیان فرۆشتووە ئەوانن لەو ڕۆژەی کە پێیان لە خاچی هەرێمی کوردستان داناوەتەوە کە کاتی خۆی
خەڵکی هەرێمی کوردستانیان فرۆشت ڕۆیشتن بەرە وڵاتان ئێمە هێنامانەوە سەر حازرەچی لەو کاتەوە بە بەردەوامی هەوڵی خاک فرۆشتن و دەبابێنان و حکومەتی بەعس و ترک و لە هەموو لایەکەوە توانێت یعنی خاچیان فرۆشتەوە بەداخەوە دەڵێم کە ئەوان ناتوانن بە خەڵک بڵێن یاخو بە هیچ حیزب و لایەنێک بڵێن خاک فرۆشن یاخود کۆیلین چونکەوان هیچیان بۆ خەڵک نەیەشتۆتەوە خۆیانن ئەو شتانە بەداخەوە کە دەڵێم شەرمە بۆ سەرۆکی حکومەت ئێستا بێ ئاگری نەورۆز هەڵکا لەسەر چای ئاکرێ بێزەحمەت پێی دەڵێم حکومڕانی پارتی ئەوەیە کە لە هەولێر و لە دهۆگ ڕوودەدا کە نەمەبارانێک دەبارێ خەڵکی فەقیر و هەژار بەبەر لافاوەکانیان دەکەوێت و خەڵک ناتوانێ لە ژوورەکەی خۆی بە ئیسراحەت بخەوێ کە تا ئێستا تەرمەکان نەدۆزراونەتەوە لەوەی کەوەکو وایە لە وڵاتێک بن یعنی بە بەردەوامی ئەگەر بارانێکی بەهێزی بەردەوام لە هەرێمی کوردستان ببارێت حکومەتی هەولێر و دهۆک دەبێت چی بکات تا ئێستا زێرابەکی سندوقیان نییە کە نمەیەک باران دەبارێ خەڵکی هەرێمی کوردستان لە سەروی هەموو قەیران و فەقیری و داماویەکی لافاو ڕویان تێدەکا بۆچی هۆکاری و لافاوانە چین لەبەرەوەی ماشەڵڵا کوڕیان ماشەڵیان لێ نەبێ کوڕیان هەندە زۆرە هەر یەکە و لە شوێنێکی ئاوەڕۆکان کە هیچ شوێنیان نێشتەوە ئاوەڕۆکان بڕۆن بینا و باڵەخانەی ئەوەندە هی خۆیان لێ دروست کردووە هیچ شوێنەچیان بۆ هەژارەکان نێشتۆ تێیدا بژین ئەوان باسی کۆیلەی و خاک فرۆشی دەکەن نەخێرەوان بستە خاچی هەرێمی کوردستان لە سنووری خۆیان بەدەست خۆشیان نییە یعنی و دەوڵەتان سەرپەرشتیان دەکا و قەرار لە دەستی ئەوانە ئەوان ناتوانن بە لایەنێکی سیاسی بڵێن یاخود بەیەکێت نیشتیمانی کوردستان بڵێن کۆیلەن نەخێر حکومەتی فیدراڵ ئەو قەرارەی دەری کردووە قەرارێکە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانە کە کیوا تازە ئیشارەتی پێدا گەر حکومەتی فیدراڵ ئەوەندە خراپە و هیچ یاسایەک یاخود هیچ قەرارێک بە قسەی ئەوان ناکەن بێزەحمەت بۆ لە حکومەتی فیدراڵ ناکشێنەوە بێزەحمەت نوێنەرەکانیان چ دەکەن لەوێ جێگری سەرۆکی پەرلەمانی نوێنەران پارتیە ئادەی چیان کردو بۆ خەڵکی هەرێمی کوردستان یاخود هەموو خەڵکی هەرێمی کوردستان بە شێوازێک سیر دەکەن وا دەزانن خەڵک گەمژەیە نەخێر خەڵک لە گەمژەیی هاتۆتە دەرێ خەڵک لەوە هاتۆتە دەرێت تۆ ئەمڕۆ نتوانێت لەبەر کامیرەیەک قسەیەک بەرامبەر بە حیزبەکەیان بکا بۆ بەیانی بچن کامیڕێ بخەنە بەردەمی و بڵێن وڵات داوای لێبوردن بکە و بڵێ ڕادیۆیە نەخێر من خەڵکی هەرێمی کوردستان بناسم من خەڵکی هەولێر و دهۆک بناسم خەڵکی هەولێر ئەو هەولێرە بوو هۆلاکۆ بەزێن بوو دڵیان دەکەمەوە لە هەڵبژاردننی ئەو جارەی هەرێمی کوردستان بە پارتی دەڵێن بڕۆن بێزەحمەت ئێوە ناتوانن حکومڕانی هەرێمی کوردستان بکەن ئێوە ناتوانن حکومڕانی ئێمە بکەن ئێوە تا ئێستا ناتوانن زێرابەکی سندوقی بۆ ئاوەڕۆکانی ناو شاری هەولێری و دهۆک دابین بکەن کە سەرەتا حکومەتی هەرێم دەیگوت حکومەتی پارتی دەیگوت هەولێر تەختە و ناتوانین ئاوەڕۆکە بۆ شوێبەرین خۆ ئەگەر هەولێر تەختە دهۆکی دەلال هەمووی بەرز و نزم و چیا و دۆڵ و نشێوە ئای بێزەحمەت ئەوان بۆ وایان لێ هات بەڕاستی ئەو حکومڕانیەی پارتی دەیکا زەڕورە خۆی دەست لە کار بچێشێتەوە داوا بکات بڵێ من حکومڕانی هەرێمی کوردستانم پێ ناکرێ با بەدیلێکم بێت با بەدیلێک تاقی بکەینەوە چیتر با لە بەرژەوەندی شەخص و لە بەرژەوەندی بنەماڵە کار نەکەین تکا لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەم ئەو جاریان با هەمومان بەیەکەوە یەکدەنگ بتوانین ئەوانەوە دەرێنین بەڵام ببورێت شیرین خان هەر بەڕاستیەوە هەڵبژاردنە ئەکرێت بەو دۆخەوە بەو قەیرانە قەیرانانەی کە خودی ئەو حکوومەتە دروستی کردو بۆ خەڵکی کوردستان ئەو هەڵبژاردنە ئەکرێت بۆ حاڵەتە کە کەسێک بەوتەبێژی حکوومەت دیاری کرابێت جگە لە بری تەهدیئە لە بری ئارامی لە بریەوەی حسابی نەورۆز و ڕەمەزان و بێموچەیی و ژیان و گوزەرانی خەڵک کە بێی وەکو بە جۆرێ قسە بکەی کە ڕەنگە زۆر کەسی تو ڕێی ژیرفان بەتاڵیش بەو ئاستە نزمە قسە نەکا مەسەلەن ئەگەر ئەوە بەڕاستی ئەوەی کە من پێش ئەوەی بێمە بەرنامەکەەوە گوێم بینیم هیواش باسی کرد کە بینیوێتی کاکتۆریوە ینی بەڕاستی جێگەی بەزەی پێداهاتنەوە ئەو ئەقلیەتانە ینی بەڕاستی تۆ پێت وایە بەو شێوەیە هەڵبژاردن بکرێت
کاکزانە ئەو کۆیلانەی کە قسە دەکەن و کە دێن قسە لەسەر ئەوە دەکەن کە هەڵبژاردن لەکات دەبێت هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت لەبەرەوەی خەڵکی هەرێمی کوردستان پڕە دەبێت حکومەتێک و دەبێت حکومەتێک پێک بهێندرێت کە بتوانێ نوێنەرایەتی ئەو خەڵکە بکات دەبێت گوزەرانی خەڵک بەرەو باشی بڕوە من نایزانم هەمیشە ئەو کۆیلانە ئەو سەرۆکی حکومەتە کاتی یا جەژنە یا ڕەمەزانە هەموو بەرە جەژنێک وایان لە خەڵکی هەرێمی کوردستان کردووە جەژنان پەیامی ئاشتی یعنی لە هەموو دنیادا بڵاو دەکرێتەوە لە ڕەمەزاناندا خێر و بەرەکەت و پەیامی معاش و یعنی لەبری ئەوەی کە مەعاش زیاتر بدەن جەژنانە بدەن مانجی پیرۆزی ڕەمەزان بتوانن هاوکاری خەڵک بکەن هەمیشە پەیامی وایان بڵاو کردوێتەوە ئەگەر سیرکەی سەرۆکی حکومەت سەرۆکی وەزیرانی کەنەدا هەمیشە کە ئیسلامیش نییە لە ڕەمەزانان یاخود لە جەژناندا پەیامێک بڵاو دەکاتەوە بۆ مسلمانان بۆ ئەوی بتوانێ پێکەوە ژیان هەبێت بەڵام حکومەتی هەرێمی کوردستان ئەو سەرۆکە نازانم لە چ شوێنێک گەورە بووە نازانم لە عەقڵیەتی هەرێمی کوردستان تێناگا یاخود لە کوردستان گەورە نەبووە یا وەکو کوڕە شازادەکەی لە وڵاتان ژیاوە و گەورە بووە تێناگا لەو خەڵکەی کە قڕە و برسێتی و نان نییە بیخوات یعنی من نایزانم هەمیشە لە جەژناندا ئەو بەڕێزە بۆچی بەو شێوازە پێیان بڵاو دەکاتەوە ئەوەندە کۆیلەن چونکە جیفانی خۆیان پڕە و قوتی خەڵک دەخۆن و ئەو داهاتەی کە لە برایم خەلیل دێت و لە مەرزەکان دێ بۆیان هەمووی بۆ جیفانی بنەماڵەکانە بۆیە هەست بە خەڵکی هەژار و فەقیر ناکەن بۆیە تکا دەکەین لە ئێستادا خەڵکی هەرێمی کوردستان پڕ بووە خەڵک ڕژێمی بەعسی ڕوخاندووە دڵنیان دەکەمەوە ئەوان ناتوان هەتا سەر بتوانن بەو شێوازە مامەڵە بکەن و حکمڕانی بکەن زۆر باشە شیرین خان ڕەنگە زۆر جارش بێەوە بگوترێەوە کە یەکێتی ڕۆڵی چیە لەوەی کە باسی دەکەی یەکێتی نابێ بێدەنگ بێ مەسەرەن هاوڵاتیەکی کاسبی مۆزەفی سایق تەکسی پێشمەرگەی تاکێکە ئەو هەر فریایەوەکە ماڵ منداڵی بەڕێوە بە خەڵک کە متمانەی بە یەکێتی داوا دەبێت یەکێتی چی بکات بۆی نقطەیەک دانێ نابێ یەکێتی لە پارتی بچێ خەڵک ئەو تەکلیفەی هەیە ئەو داوایی هەیە نابێ یەکێتی بێدەنگی بەرامبەر بەو زوڵم لێکردنە لە خەڵک بێ کە تۆ ناوێنێ زوڵم لێکردن نابێ یەکێتی بەشدار بێ یان بێدەنگ بێ کاکزانە خەڵکی هەرێمی کوردستان دەبێت شایەدی ئەوە بدات تا ئێمە حکومڕان بووین تا ئێمە لە ناو پەرلەمانی کوردستان زۆری نەبووین تا ئێمە سەرۆکی حکومەت بەڕێز کاک کۆسرە ڕەسوڵ بوو کاک دکتۆر بەرهەم بوو و کاک عیماد ئەحمەد بوو تا ئەوانە لەو کاتەی کە سەرۆکایەتی حکومەتیان بەدەستەوە گرتووە و لە خولی هەشتەمدا کە قوبات جێگری سەرۆکی حکومەت بووە هەموو کات خەڵکی هەرێمی کوردستان دەبێت شایەدی ئەوەی بدا کە سولفەی ئاقار لەو کاتانە بوو خەڵکی هەرێمی کوردستان لە خۆشگوزەرانیدا بوو خەڵکی هەرێمی کوردستان لەو پەڕیژیان کە نەک مانجێ جارێک بە 20 ڕۆژ بە 25 ڕۆژ جارێک موچە دەهات بۆ خەڵکی هەرێمی کوردستان یعنی دەبێت خەڵکی هەرێمی کوردستان ئەوە بزانێ خەڵکی هەرێمی کوردستان جاری جاران نییە یعنی چاوکراوە نەبێ ئەو کاتانەی کە ئێمە حکومڕان بووین و کاتانەی کە ئێمە زۆرینەی پەرلەمانی بووین ئێمە دەسەڵاتمان هەبوو لە ناو پەرلەمان و دەمانتوانێت قەرار لەسەر خەڵکی هەرێمی کوردستان بدەین مێژوو شاهیدیمان بۆ دەدا کە خەڵکی هەرێمی کوردستان بەو قەیرانە نەڕۆیشتووە بەداخەوە فاشلترین حکومەتی مەسرور بارزانی بوو کە لە مێژوودا ناوی تۆمار دەکرێت نەوەی نەوەشمان نەفرەت لەو 4 ساڵ و 5 ساڵە دەکات کە ئەو سەرۆکایەتی حکومەتی زۆر باشە کاک هیوا ئێمە چکە بەڕاستی من ئەو شایەتێت بۆ بدەم تۆ پیاوێکی نەتەوەیی مەسەلەن قەزیەک بۆ لە ڕۆژاوا لەگەڵیان بوویت لە باکوور لە ڕۆژهەڵات و لە باشووری کوردستانی هەمیشە قسەی خۆت هەبنجا من بیرتە هێنمەوە ئەمە دووەم جارە لە 22 مانگاوە بزانام 2 ساڵ پێش ئێستاش جەنابمان ماندوو کرد هەر لە نەورۆزە یەخەی جەنابتمان گرت ببوورە ئەجا زۆر باسی ئەوە ببەستنەوە بەوەی کە قوارەی هەرێمی کوردستان بەڕاستی ئێستا لە کوێی مەترسیەکاندایە ئێستا لە کوێی پاراستنی بەرژەوەندیەکانیدایە هەر بەڕاستی ئێستا بەو حاڵە شێواوە نەگەیشتە ئەوەی کە بڵین قوارەکەش گەیشتە مەترسی گەیشتە سەر قوارەکەش کاکزانە دڵنیایی ئێمە دەمێکە دەڕێن مەترسی لەسەر قوارەی هەرێمی کوردستان هەیە ئەو مەترسیە وەختێک زیاتر دەبێ و جددیتر دەبێ و
قوارە دەکەوێتە بەردەم هەڕەشە ئەگەر لەو وادەی بۆ هەڵبژاردن دیاری کراوە هەڵبژاردن ئەنجام نەدرێت. ئێمە لە حزبی زەحمەتشانی کوردستان لە هەفتەی ڕابردوو دوو بەیاننامەمان دەرکرد. بەیاننامەیەک جەخت لەوە دەکەینەوە کە دەبێت هەڵبژاردن لە کاتی دیاریکراوی خۆی بکرێ و قابلی دواخستن نییە جارێکی تر و ئەو کێشانەشی کە هەن لە ڕێگای گفتوگۆوە دەبێت چارەسەر بکرێن. بە تەکی کێشە هەن، هەرێم و بەغدا کێشە هەن، هەرێم لە ناوخۆی خۆشی کێشەی هەیە، ئەو کێشانە دەبێت بدەین. هی دووەممان پەیوەندی بە موچە بوو. جەنابەت لە پێشی بەرنامەکە باس کرد پارە لە بەغداوە هاتووە، 2 هەفتەیە پارە لە بەغداوە هاتووە، کەمە هەمووی نەهاتووە، دەبا بۆ جارێکیش دەسەڵات من لەوەوە دەڕێم دەسەڵات پارتی و یەکێتی جارێکیش لەوەتەی دەست بۆ گیرفانی خەڵک دەبن لە پاشەکەوت و لە لێبڕین و لەوە با بۆ جارێکیش ئەو پێکاتی حکوومەتە پارتی و یەکێتی دەست بۆ گیرفانی خۆیان ببن. خەڵک بەڕاستی گەیشتێ تینی گەیشتێ، خەڵک ناژی ئەو پارەی کە هەیە با بەشێکی لە جیرفانی حزبەوە دەربێت بۆ جیرفانی خەڵک و موچەخۆرانی ئاریمی کوردستان. یعنی ناکرێت خەڵک هەتاکەی چاوەڕوانی ئەو بارودۆخە بکە. نازانم ئێستا من بۆ خۆم موچەخۆرم، نازانم گەیشتەوە تا 50 کەمترە زیاترە 50 ڕۆژ، یعنی من موچەم وەرنەگرتووە. ئەوەی تر هەموو هاوڵاتێک هەمووی لەوانێ خەڵکیشی زۆر شەیە لە ئێمە بارودۆخی خراپترە. یعنی هەرێمی کوردستان لە بەردەم دوو هەڕەشەیە، هەڕەشەی ناوخۆیی، هەڕەشەی دەرەچی، هەڕەشەی هەردوو ئەو هەڕەشەش بە تەکید کاریگەریان لەسەر مانەوەی شەرعیەتی هەرێمی کوردستان دەبێت. هەرێمی کوردستان لە بەردەم لە دەستدانی شەرعیەتدایە، تەنها ئەو شەرعیەتە بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەگەڕێتەوە. مەترسی ناوخۆییمان هەیە، تەنها بە یەکڕێزی نیشتیمانی دەتوانین زاڵ بین بەسەر مەترسیە ناوخۆیەکان و جێڕانەوەی متمانەی زەماوەت بۆ ئەزمموی سیاسی لە هەرێمی کوردستان. بەڵێ جگەلەوەی کە دەستناو دەست نەکرێ و بە بیر لە بەرژەوەندی باڵاکانی میلەتەکەمان نەکرێتەوە، پێت وایە بە هەڕەشە و بە لێدوان و بە جۆرێک لە پێچەقاندن محکەمەی فیدراالیان بەرەمبەرەکانت بتوانن وەڵامت بدەنەوە، یان هەرێمی کوردستان بەو شتانە پارێزراو دەبێت؟ با ئێمە دڵنیابین چەندی دەرگا لەسەر خۆمان بکەینەوە، چەندی دەرگای خەڵکی نێرانی ئەزمموی سیاسی لەسەر خۆمان بکەینەوە، ئێمە لاوااستر دەبین. دادگای فیدراالی لەو ماوەی هەموو بڕیارانەی دەری کرد، من پێم وایە نەتیزەی ناتەبایی ناوخۆی هەرێمی کوردستانە. ئەگەر پەرلەمانی کوردستان تەمەنی خۆی درێژ نەکردبایەوە لە وادەی خۆی هەڵبژاردننی کردبە، یاسای هەڵبژاردن لە پەرلەمان هەموار کرابە، پرسی پێکاتەکان لێرە چارەسەر کرابە، بڕیاری دادگای فیدراالی بەسەر هەرێمی کوردستان نەدەسەسپا. بەڵام کاتێک کە تۆ ئامادەنی کێشەی خۆت چارەسەر بکەیت، لە نێو ماڵی خۆت دەست لەناو دەستی براکەی خۆت بنەی، دەبێت چاوەڕوان بی دادگای فیدراالی نەک ئەو بڕیارانە بگرە بڕیاری تریش لە دژت دەربکە. خۆمە دەزانین ئێمە من بە چاوی دژمن تەماشای عراق ناکەم، چکە خۆمە بەشێکی لە عراق، بەڵام بە چاوی نێیار تەماشای عراق دەکەم. ئێمە نێیاری یەکترین خۆ ئەوە ناشاردرێتەوە. بەڵام تۆ وەرە برایەتی خۆت مەکە قوربانی ململانەیەک لەگەر نێیارەکەت، وەرە برایەتی و تەبایی لێرە ئیشی لەسەر بکە، خەڵک واز لە ئەو زمانە بهێنین کە لێرە بەیەکتری دەڵێن مخابن. بەڕاستی هەرێمی کوردستان ناتوانێت لە ئاس ئەو کێشانە بێت لێرە کێشەکانی خۆی چارەسەر بکە و نەشی کرد. ئەوەشیان ئێمە پێمەن وایە کە ڕوو دەدا عراق بەرامبەرمان دەیکا، دادگا بڕیارمان لە دژ دەردەکا، بەڕاستی هەمووی نەتیزەیە، ئەوە نەتیزەی خراپ مامەڵەکردنە، خراپ حکومڕانیە، نەبوونی شەفافیەتە لە بواری دارایی، بۆیە دەبین ئەو کێشانەمان لەگەر بەغدا لە بواری دارایی بۆ دروست دەبێت. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز هیواسەی سەلیم، ئەندامی مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشانی کوردستان و چاودێری سیاسی لە شار ڕوانزۆ لەگەڵمان بۆ ڕوا سوپاس بۆ بەڕێز شیرینووس ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە شار ڕانیەوە لەگەڵمان بوو، بڕیار بوو بەڕێزی تریش لەگەڵمان بەشدار بن. دیارە بەڵام بەهۆی ئەوەی کە کەشوهەوا لە بارنێنە گەیشتونەتە ستۆدیۆی
هەولێر بە هیوایەوە این سەردەم کێشەکان چارەسەر بن ئێمەش لێرەوە ڕاهەنمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ